لە سەراستی سیاسی هەرێمی کوردستان سەردانەکەی نەوشیروان مستەفا بۆ لای سەرۆک جەلال تاڵەبانی لێکدانەوەی گرنگی بۆ دەکرێت باڕاستەی لێک نزیکبوونەوەی ئەو دوو حزبە. ئەم پەرلەمانتارەی بزوتنەوەی گۆڕان پێی وایە سەردانەکەی ڕێخەری گشتی بزوتنەوەکەیان و بینینی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان هۆکاری گرنگ دەبێت بۆ سەرەتای تێپەڕاندنی بارودۆخە سیاسەت چەقبەستۆکەی هەرێمی کوردستان. ئەم سەردانە ئەکرێت لەم ڕۆدا لە دوای ئەوەی کە بەڕێز ڕێخەری گشتی حەومانگ زیاتر لە دەرەوەی هەرێمی کوردستانە بۆی ئەمە گرنگیشی تایبەتی هەیە بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە چەقبەستووە پڕقەیرانە کە بە زیانی خەڵکی هەرێمی کوردستانە و کە وەکوتمان سەرتاکەی بەدەستپێکردنەوەی کارەکانی پەرلەمان دەستپێکا بۆ هەموو ئەمانە نزیکبوونەوەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان کارێکی زۆر گرنگە چونکە ئەم دوو هێزە ڕوئیا و دیدگای هاوبەشیشان هەیە بۆ بەڕێوەبردن لە هەرێمی کوردستانە بە تایبەتی سیستەمی پەرلەمانی و مەسەلەی شەفافیەت مەسەلەی عەدالەتی کۆمەڵایەتی بەگژاچوونەوەی گەندەڵی. ئەم پەرلەمانتارەی فراکسیۆنی یەکێتیش ڕای دەگەیەنێت لێک نزیکبوونەوەی نێوان یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان کاریگەری باشی دەبێت لەسەر یەکێتی نێوماڵی کوردی. ئەمە تێگەیشتنێکی هاوبەشی یەکێتی و گۆڕانەوە هیوادانی ئینعکاسی لەسەر پەیوەندی لە نێوان گۆڕان و پارتی بۆ ئاساییکردنەوەی دۆخی پەرلەمان بۆ تەکتیفکردنی ڕۆڵی حکوومەت لە پێناو خەڵکی کوردستان بە دڵنیاییەوە نزیکبوونەوەی یەکێتی و گۆڕان کاریگەری لەسەر یەکێتی ڕیزەکانی خەڵکی کوردستانە بێ یەکێتی ناوماڵی کوردی ئەبێ چونکە پێکەوە بوونمان یەکێتیمان زامنی پاراستنی دەستکەوتەکان و بەدیهێنانی ئەو ئامانجانەیە کە خەڵکی کوردستان قوربانی لە پێناوداداوە. بەهار مەحموود جێگری سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان کاوکاد ئاگاداری نووسینەوەی ڕێژنووسی ڕێکەوتنی نێوان گۆڕان و یەکێتی شەڕای دەگەێنێت ڕێکەوتنەکەی نێوان ئەو دوو حزبە پاڵپشتی ئەو ڕێکەوتنەی دەباشانە کە 4 ساڵ لەمەوبەر لە نێوان سەرۆک جەلال تاڵەبانی و نەوشیروان مستەفا ئەنجام درا. ڕنگدانەوەی یاخود پاڵپشتە بەو لێکتێگەیشتنەی یاخو بەو بەیاننامەی یاخو ئەو ڕێکەوتنەی کە لە ساڵی 2012 دەباشان لە نێوان ئەو دوو بەڕێزەیە کە ئیمڕۆ جارێکی تر کۆبوونەتەوانێ ئەنجام درراوە ئەو ڕێکەوتنامەیە پاڵپشتە بەو ڕێکەوتنامەی ئەو ساڵە بۆیە من دڵنیام کە ئەم دیدارەی نێوان ئەم دوو بەڕێزە تەسیری ئەبێ لەسەر هەم جوڵاندنی پرۆسەی سیاسی و هەم پێشخستنێک لەو ڕێکەوتنامەی کە هەیە. لە دوای گەڕانەوەشی بۆ هەرێمی کوردستان خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد بە مەبەستی هەواڵپرسی و ئاگاداربوون لە تەندروستی سەردانی نەوشیروان مستەفای کرد. چاودێرانی سیاسیش پێیان وایە هەموو ئەو هەنگاوانە ئاڕاستەیەکی باشە بۆ ڕێکەوتنی سیاسی نێوان یەکێتی و گۆڕان. دلێر کەمال کورد ساد نیوز سلێمانی.